دەبێ بینەرانی هێژە خۆشحاڵین لە بەرنمەیەکی تایبەت ئەم شەو پێتان شادەبینەوە. بینەرانی هێژە ئەم شەو لە بەرنمەیەکی تایبەتدا ڕەوشی کوردستان بە گشتی دەهێنینە بەرباس و گفتوگۆ. دیارە بە تایبەت هەڵوێستا لەسەر ڕەوشی ئێستای باکووری کوردستان و تا پەیواژۆی ئاشتی لە باکووری کوردستان دەکەین لە هەمان کاتدا پارچەکانی دیکەی کوردستان و هەڵبژاردنەکانی باشووری کوردستان. بۆ مەبەستا ئەم شەو میوانداری بەڕێز کاک مەلا بەختیار لێپرساوی دەستەی کارگێڕی مەکتەب سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان دەکەین. کاک بەختیار زۆر سپاس کە ئەم دەرفەتدان بۆ ڕەخسانین. سەرچاو کاک بەختیار سەرەتا بە لەو پرسیارەوە دەست پێ بکەن. خۆشان ئاگادارن قۆناغێکی نوێ لە باکووری کوردستان قۆناغێکی ئاشتی و دیالۆگ دەستی پێکردووە. دیجارە جەنابیشتان چەندجار لە چەند بۆنەی جیاواز و تایبەتدا ڕاوسەرنجی خۆتان سەبارەت بەو قۆناغی هەنووکی ئێستا نیشان داوە. بە هەمان شێوە لە کۆنگرەی بەدەپەدا وەک بینرا ڕاوسەرنجی خۆتان لەو چۆرچێوەدا نیشاندا. ئێمە لەو پرسیارە دەست پێ دەکەین. قۆناغی ئێستا چۆن دەبین وەک یەکێتی نیشتیمانی کوردستان لە هەمانگادا پەیامی نەورۆزی ئۆجەلان چۆن هەڵدەسەنگێن؟ یەکەم بەخێر بێن. خۆشحاڵم کە من لە ساڵی 1995ەوە چاوپێکوتنم لەگەڵ کەناڵەکانی ئێوە نەکردووە، هەموو ئەو کەناڵانەیکان. ئەمەش پەیوەندی بە هەلو مەرجەکەەوە بوو، پەیوەندی بە کەم سەفەری منەوە هەبوو بۆ دەرەوەی وڵات. ئەمانە لەم بارەوە داوای لێبوردن لە هەموو بینەرانتان لە هەموو بینەرانی ئەو کەناڵانەکەم. بێگومان هەلومەرجێکی سەراپا نوێ ئەم ساڵ کوردستانی باکووری گردوێتەوە. ئەم هەلومەرجە نوێیە گرنگترین خاڵی خۆم لەوای خوێنمەوە کە دەوڵەتی تورکیا و بەڕێز سەرۆکۆمار بەڕێز سەرۆک وەزیران و حکوومەتی تورکیا و دەستگا تایبەتیەکانی تورکیا لە دوای لێکۆڵەنەوەیەکی دوور و درێژ و لە دوای ئەوەی بەنیهێنی ساڵەهایە گفتوگۆ جارجار هەبووە لە دەروی وڵات لە بینی دەوڵەت و پەکەکە، ئێستا قۆناغەکە وا گەشەی کردووە، گۆڕانکاریەکان وا چوونەتە پێشەوە، بەرژەوەندی استراتیژیەکانی تورکیا وا ئەخوازێ کە دەوڵەت ڕاستەوخۆ لەگەڵ جەنابی ئۆجەلان لە زیندانی ئیمراڵی گفتوگۆ بکە. ئەمە خۆی لە خۆیە دانپێنانێکی ڕسمیە بەوەی ئەم بەڕێزە لە زیندانیشە سەرکردەی بزوتنەوەی کوردە لە باکووری کوردستانە و بەبێ ئەو کێشە چارەسەر ناکرێ و بەبێ پەکەکە کێشە چارەسەر ناکرێ. من مەسەلەکە وا بینم کە بەرژەوەندی تورکیا ئێستا لەگەڵ بەدیهێنانی مافە دیموکراسیەکانی باکووری کوردستان یەکانگیر بووە. ئەمە خاڵێکی ئەجگار گرنگە. ئەگەر تورکیا لەم گۆڕانکاریانی کە لە ڕۆژهەڵاتە هەیە، تورکیا و پێگەی تورکیا لە ڕۆژهەڵاتە، لە وشکانی، لە دەریا، لە پەیوەندی لەگەڵ ڕۆژهەڵات و باشووری ڕۆژهەڵاتە، ئەنجا لەگەڵ ڕۆژئاوای دنیاە. ئەم پەیوەندی ستراتیژی ئابووریەی تورکیا ئەگەر فشاری بۆ تورکیا بۆ ئێستا و ئایندەی تورکیا نەبردایە، ئاسان نەبوو ئێمە ئەم ساڵ ئەم ڕووداوە سیاسیە گەورەیە ببینین. بەڕاستی یعنی ئێمە دەبێ وای ببینین کە تورکیا خوێندنەوەیەکی هەیە، خوێندنەوەکە لە بەرژەوەندی خۆی و ئایندەی ڕووداوەکانەوە ئەخوێنێتەوە و ئەزانێ ئەو بەرژەوەندیە بە حاڵە بێتە دی و مەحاڵە بتوانێت دەستەبەری بەرژەوەندەکانی بکات لە گۆڕانکاریەکانە، ئەگەر نێت و کێشەی کورد چارەسەر نەکاوە دەستور هەموار نەکاتەوە. ئەمە مەسەلێکی ئەجگار گرنگە بەڕاستی. ئەمەم وای بینم. دووەم، جەنابی ئۆجەلان کە لە زیندانە ئەو نامەیەی بۆ نەورۆز نووسی، نەورۆزی ئامەد، دەوڵەت تەوەقعی ناکرد خەڵک ملەت بۆ نامەیەک، بۆ نەورۆزێک، بۆ ڕووداوێک 1.5 ملیۆن زیاتر ئینسانی ئازادیخوازی کورد بەو پەڕی شکۆمەندیەوە کۆ ببنەوە و نەورۆزێکی 1.5 ملیۆن زیاتر بکەن بەبێ ئەوەی یەک کەس خوێن لە لوتی بێ. ئەمە بەڵگەی ئەوەیە کە نەتەوەکەی ئێمە ئاشتی خوازە، مەدەنی خوازە و داوای مافە دیموکراسیەکانی یەکە. لە ئەوروپا 500 کەس کۆوە بێتەوە، جۆرەها کێشەی لێیەکەوێتەوە. نامەکەی
پڕبوو لە ئیحساسی مەسئولیەت دیبلۆماسیەت پێداگیری لەسەر دیموکراسی و ڕاکێشانی سۆزی غەیرە تورکی غەیرە کوردی خەڵکی تورکیا ئەمە زۆر مەسەلەیەکی مهم بوو و خەڵک قبولی کرد نامەکە دەوڵەتیش قبولی کرد نامەکە ئاسان نییە بۆ کەسێک زیندان کراوە پەیامێک بنێرێ پەیامەکە لە دەوڵەتانی دنیا قبول کرا لە ڕۆژنامە و ئاژانسەکانی دنیا و میدیەکانی دنیا قبول کرا نەتەوەکە قبولی کرد حزبەکانی کوردستان هەموو بەشەکانی کوردستان پشتیوانیان کرد دەوڵەتی تورکیش پێی خۆش بوو و لە دوای ئەو نامەیە بەڕێز سەرۆکوەزیرانی تورکیا بۆ یەکەمین جاری وتی ئێمە ئەگەر گەریلاکان پابەندی پەیامەکەی بەڕێز ئۆجەلان بن ئێمەش شەڕ ئەگرین دژیان بۆ یەکەمین جار بوو دەستەواژەی گەریلا بەکاربێنێ لەگەڵ هەموو ئەمانەشە من بۆ مێژوو ئەیلێم چەند لە ئامەد خەڵکۆ بۆتەوە پەیامەکە چەند لە ئاستی بەرپرسیارەتی مێژووی بووە بە دەنگەوە هاتنی پەیامەکە چەند بووە ئەمە مەسلەیەکە مەسلەی پرۆسەی دانووسان مەسلەیەکی ترە ئاڵۆزە بۆ دەبێت زۆر بە دیقەت هەمومان سەیریکەین و ئیش بۆ ئەوە بکەین کە بەڕاستی ئەم دانووسانە بگاتە ڕێکەوتن و من خۆم قەناعەتم وایە تەنها بە ڕێکەوتن لولەی تفەنگەکان بێدەنگە بن لە تورکیا ئەمەم بە کاربەدەستانی پایەبەرزی تورکیا وتووە تومە تفەنگ دانانرێ ئەگەر ڕێکەوتنی سیاسی بەرەو چارەسەری دیموکراسی و ئاشتی نەکرێت لەبەرەوە ئەبێ زۆر بە دیقەت سەیری ئەم گفتوگۆیە بڵێ جەنابتان باستان لە دیدارەکانتان کرد لە ئەنقەرە وەک دەزانرێ لە ماوەی ڕابردوودا لەگەڵ بەڕێزکە کۆسرە ڕسوول سەردانێکی تورکیاتان کردو لەگەڵ کاربەدەستانی باڵای تورکیا هەم سەرۆکۆمار و سەرۆک وەزیریش کۆمە بە تەواوی ینی با بڵین بە دەستنیشانکراوی داواکاری حکوومەتی تورکیا لە ئێوە چی بوو؟ لە ئێمە یەکەمە لە دوای جەنابی مەمجەلال پیان خۆش بوو داوەتمانکەن لە تەندروستی جەنابی مامجەلالیان پرسی دووەمیش پیان خۆش بوو یەکێتی نیشتیمانی کوردستان وەکو یەکێک لە بناغەکانی هاوکێشە سیاسیەکانی عێراق کوردستان منتەقەکە وەکو حزبی مامجەلال وەکو حزبێکی مێژووی ئەو شوێنی کە هەیەی بپارێزێ و کاریگەری بێت لە ناو ڕووداوەکانە ئەمەیان زۆر لا مەطلب بوو دووەمیش بێگومان لایەن مەطلب بوو کە ئەو بەرژەوەندیە ستراتیژی ئابوووریەی کە لەگەڵ هەرێمی کوردستان هەیەە و بە تایبەتی لە مەسلەی نەوت و غاز و ئەوانە کە هەتا دێت بەرەو پێشەوە ئەڕواوە ئێستا بازرگانی نێوان عێراق تورکیا 14 ملیار دۆلارە لەم 14 ملیارە 11 ملیار دۆلاری لەگەڵ هەرێمی کوردستانە ئەوان لایەن مەطلب بوو کە دڵنیابن حکوومەتی کوردستان یەکێتی و پارتی لە حکوومەتی کوردستان بە تایبەتی ڕێکن لەسەر ئەوەی پەیوەندیەکانیان لەگەڵ تورکیا ئاسایی بێ و پەیوەندی ئابووری بتەوتر هەبێ و بەرەو ئایندەیەکی باشتر بڕوە ئەیانویست ئەمە لە زمانی خۆمانەوە ببیسن تەمان ئەمە ڕاستەوخۆ بە ئێمان نەوت بەڵام ئەمە تێگەیشتین لە قسەکە کە ئەویان پێخۆشە ئەمە خاڵی دووەم ئێمە ئاراستەی قسەکانمان لە کۆبوونەکانە تەنها کوردستانی عێراق نەبوو ئاراستەی قسەکانمان هەموو عێراق بوو هەموو ڕۆژهەڵات بوو ئەنجا هەموو بەشەکانی کوردستان بوو بە تایبەتی باکووری کوردستان بوو زۆر بەڕوونی لە کۆبوونەکانە تاکیدمان کردەوە کە ئێمە پشتیوانی چارەسەرکردنی ئاشتیانەی کێشە سیاسیەکەین و لایەنگری پێدانی مافی دیموکراسین و ئەبێ ئەم کێشانە بەرەو چارەسەرکردن بڕوە ئەم ساڵ نەبێ ساڵێکی تر ساڵێکی تر نەبێ 10 ساڵی تر هەر ئەبێ چارەسەر بکرێنەوە لە تازوو چارەسەر بکرێت زیانەکان کەمتر ئەبێ ئێمە زۆر بەڕوونی لەسەر ئەو مەوزوعانە قسەمان کرد هیچ تەمومش لە قسەکانمانە نەبوو لە کۆشکی کۆماری وامان قسە کرد لە کۆشکی سەرۆکوەزیران وامان قسە کرد لە کۆشکی وەزارەتی خارجی وامان قسە کرد و تەنانەت من بە جەنابی سەرۆکۆمارم وتم خۆشحاڵم لە دروستبوونی ئیمپراتۆریەتی عوسمانیەوە تا ئەم کاتێک کە ئێمە لە کۆشکی کۆماری دانیشتین یەکەمین جارە هەموو قسەکانمان لەسەر کورد و کوردستانە. بەڵێ کاک بەختیانە لە کۆنگرەی بەدەپەدا نقطەیەکی گرنگ هەبوو کە جەختان لەسەرکردەوەیش ئازادی بەڕێز وەجەلان بوو لە دیدارەکانتانە لەگەڵ سەرۆک کۆماری تورکیا و سەرۆک وەزیران
هەمان ئەو بۆچوونەتیان ینی ئەو پێشنیارەتان خستە بەردەم حکوومەت ئەوان قسەی باشیان کرد لە حقیقەتە ئەوان وتیان ئێمە دڵنیاتانەکەین جدین لە گفتوگۆکە و وتیان زیهنێتی خەڵکیش بۆ گفتوگۆ ئابادەیە بێگومان ئێمە لە کۆبنەوەی تایبەتی ئەو قسانشمان کرد بڵێ وتمان مەسلەی ئازادکردنی بەڕێز ئۆجەلان ئەگە بە قۆناغیش بێ دەست پێ بکرێ بۆ ئەوی پرۆسە ئاشتەکە بێتە پێشەوە دوێنێ ئێمە کۆمیتی کوردی لە سوسیالست ئینتەرناسیۆنال دامەزرا لە ڕاگەیاندنی کۆتایی کۆبوونەوەکەەوە لە ناو کۆبوونەوەکە هەموو هێزە کوردستانیەکان 24 حزبی هەر چوار پارچێکی کوردستان لێوێ بوو هەمومان داوامان کرد کە بەڕێز ئۆجەلان ئازاد بکرێت. بەڵێ کاوە بیزەبت ئێوە جەنابتان تێکۆشانی ئۆجەلان لە زیندان چۆن دەبین ینی ئەو گۆڕانکاریانەی کە بەڕێز ئۆجەلان کردوتی چەندێ ینی کاریگەری دەکاتە سەر ئەم قۆناغیان با بڵێن چارەسەری پرسی کورد. وڵا جەنابی ئۆجەلان لە بەردەم امتحانێکی مێژوویایە بەڕاستی سەختیشە ئاسان نییە ینی کەسێکی وە کەسایەتێکی ئاوا لە زیندانەوە بتوانێت یەکێک لە گەورەترین ئەرکەکانی مێژووی بەدیبێنێ کە بە درێژایی دامەزرانی ئیمپراتۆریەتی عوسمانیە تا ئێستا دەوڵەتی تورکیا ئامادە نەبووە هەردانیش بنێ بەوەی کە کورد هەیە ئێستا کورد هەیە گەریلا هەیە بزودنەوەیکی مەدەنی فراوان هەیە زیاد لە 50-60 کەس ئەندامی پەرلەمان لە تورکیا هەیە ئێستا لە ڕۆژنامەکانە لە دنیاە باسی ئەو مۆزوعەکە کرێ ینی من تەسەورم وایە لە زیندانەمان خۆی لە خۆیان کێشێکی گەورەیە بەڕاستی بەڵام لەگەڵ ئەوەشا تا ئێستا ئەوەی ئەیبینین خطابی جەنابی ئۆجەلان خطابێکی گونجاوە لەگەڵ ئەو ئەرکە مێژووی کە هەیەی تا ئێستا ئەیبینین وای ئەبینین لەگەڵ ئەوەشا ینی ئەمە بەوازحی ئەیڵێن ئەگەر هەوڵ نەدرێ بە قۆناغیش بێ جەنابی ئۆجەلان ئازاد بکرێ بێگومان ئەمە ئەبێ بە یەکێک لە هەڵەکانی ناو پرۆسی ئاشتێکە کە دەوڵەتی تورکیای مەسوولە و ئەم هەڵەیە نابێ بەردەوام بێت ئەم هەڵەیە بێ چارەسەر بکرێ بەڕاستی ئەگەر ڕاستگۆیەتی لە چۆنێتی چارەسەرکردنی کێشەکە و لە سەلماندنی مافی دیموکراسی گەلەکەمان لە باکووری کوردستان دوابڕیاری لە داو دەستگاکانی دەوڵەتی ئێستا و ئاکپارتی دەیدرابێ مەفروزە یەکێک لە خاڵەکانی ئەگەر لە پێشەوەش نەبێ دومین خاڵی ئەوە بێ کە دەبێ ئەو کێشەیە چارەسەرکەن بەڕاستی کاوە بە شێوەیەکی تر با بڵێن لە نێوان هێڵی سۆسیالیزمی هەڵوەشە و کەپیتالیزمدا جەنابتان هێڵی بەڕێز ئۆجەلان چۆن هەڵسەنگێن یان چۆن خۆی بەڕێز ئۆجەلان شۆکو ئێمە بە چەپێکی سۆسیالیستی و سەرەتا بە ماوی و اینجا بە تۆزێک دۆستایەتی سۆڤێت و ئانە دەستی پێ کرد بەڵام وردەور دەبێگومان لە دوای هەرسی ئەوروپای ڕۆژهەڵات کەوتە پیاچوونەوە بە فەلسفەی پەکەکە کەوتە پیاچوونەوە بە ئایدۆلۆجیەت و بە سیاست و بە ستراتیجی ئایدۆلۆجی پەکەکە هەتا هاتووە ئێمە وایە بینین زیاتر لە دیموکراسی نزیکەکەوێتەوە و ئێستا ئامانجەکانی سیاسی گەلی ئێمەی لە باکووری کوردستان لە چارچۆی دیموکراسیە بە جوانی باسەکە و ئەمە ڕێگەیەکی ڕاستە بەڕاستی ئێمە نابێ گەلەکەمان بکەین بە قوربانی ئایدۆلۆجی دەبێت ئایدۆلۆجیەت بخینە خزمەتی چۆنیەتی بەدیهێنانی مافە دیموکراسیەکانی گەلەکەمانەوە دیموکراسی حتمەتی تاریخیە هیچ ئایدۆلۆجێتێک هیچ مەسلێکی تیۆری و فەلسەفی نە بە ناوی کرێکارەوە نە بە ناوی کۆمونیستیەوە نە بە ناوی چەپەوە نە بە ناوی سوسیالیستی و کامپی بەناو سوسیالیستی جارانەوە نەیانتوانی لە چینەوە بۆ سۆڤێت بۆ ئەوروپای ڕۆژهەڵات بۆ کووبا بۆ کۆریا بۆ هیچ شوێنێک لەم دنیاە نەیانتوانی ئەڵتەرناتیڤێکی دیکای دیموکراسی باشتر لەو سیستەمە دیموکراسیانی کە لە ڕۆژئاوا و ئەمریکا هاتە دی ئەڵتەرناتیڤێکی دیکەی باشتر پێشکەش بکەن لەبەرەوە ئێمە خۆمان زوو ڕزگار کرد لەو تەوقە بەڕاستی ینی هەموو بەشەکانی کوردستان زوو خۆی ڕزگار کرد لەو تەوقە پەکەکە باقی حیزبەکان زوو خۆیان ڕزگار کرد لەو تەوقە ئێمە لە کوردستانی عێراق کۆمەڵی ڕێژدەران زوو خۆمان ڕزگار کرد لە تەوقی ئایدۆلۆجی و ئێستا ڕۆژهەڵاتی کوردستانی زوو خۆیان ڕزگار کردو لە تەوقی ئایدۆلۆجی ئەوەنی ئێمەش حیزبەکانی ڕۆژئاوای کوردستانی بینین ئێستا ئەوەنەی پابەندی دیموکراسین ئەوەنە پابەندی مەسەلە ئایدۆلۆجیەکانی هەفتەکان و هەشتەکانێن ئەمە بەڕاستی مایەی دڵخۆشیە و ئەتوانم بڵێم ئەمە نزوجی سیاسی دیموکراسیشمانە. کاک بەختیار میسیۆنی ئێران چۆنە ینی لەم قۆناغیان با بڵێن لەم پەیواژ و ئاشتی لە باکووری کوردستانی بە بچوونی ئێوە ئێران چۆن دەڕوانێتە ئەم پرۆسەیە؟ لە ڕاستیان من جارێکی ترش قسەم کرد
بە درێژایی مێژوو چ لە سەردەمی پاشایەتی و چ لە سەردەمی کۆماری لە عێراقا هەر گفتوگویەک لە بینی کورد و دەوڵەتی مرکزی عێراقە کرابێ دەوڵەتانی ناوچەکە فشارێکی زۆریان هێناوە بۆ دەوڵەتی عێراق کە ڕێکەوتن نەکرێ مەسەلەن پەیمانی سیڤەرە بوو لەژێر فشاری تورکیا گۆڕا بۆ پەیمانی لۆزان و دێزە بە دەرخۆ نەکرا نێژرا پەیمانی لۆزان ئەگە پەیمانی سیڤەر جێبەجێ بکرایە نە تورکیا تووشی ئەو کێشانە ئەبوو لە 90 ساڵ و 80 ساڵی ڕابردوو نە کوردیش تووشی ئەو کێشانە ئەبوو کە حکومڕانی شێ مەحموود دامەزرا ئێران و تورکیا شتەختێکی زۆریان لە ئەنگلیز کرد کە ئەو باشووری کوردستان نەبێ بە دەوڵەتێکی سەر بخۆ و پەیمانی سیڤەریشیان هەڵۆشانەوە اینجا لە دوای ئەوەش ڕاپەڕینەکانی بەرزان دەوڵەتی ئێران دەوڵەتی تورکیا دەوریان هەبوو کە حکوومەتی عێراقی ئاوڕی سیاسی لێ نەهاتەوە لە کۆماری مەهاباد بە هەمان شێوە دوایش لە شۆڕشی ئەیلول بە هەمان شێوە لە شۆڕشی نوێژ بە هەمان شێوە ئێمە ساڵی 1984 گفتوگۆمان هەبوو لەگەڵ ڕژێمی سەدام جەنەبی مام جەلال سەرپەرشتیە کرد چەندین گفتوگۆ کرا کۆمەڵێک شتی باشیشمان بە حکوومەت سەلمان لە دوانەتیجە ساڵی 1970 هاوینی 84 بوو خەریک بوو بگاتە ڕێکەوتن ئاخر ڕۆژی ڕێکەوتنەکە دەوڵەتی تورکیا هات بووە سەرخات و توبیان هەموو پەیوەندیەکانی خۆمان لەگەڵ ئێوە تێکە دەینەگەر ئێوە زیاد لە حەد ماف بە کورد بدەن بەڵام ئێستا هەلومەرجەکە گۆڕا هەلومەرجەکە گۆڕا و تورکیش یەکێکە لەو دەوڵەتانی ئاسان نییە دەوڵەتەکانی دەوروبەر بتوانن سیاسەتی پێ بگۆڕن ئەمە خەسڵەتێکی دەوڵەتی تورکیا بۆ بە درێژایی مێژوو خۆیان نەتوانن قەرار بدەن و بەرگریش لە بڕیارەکانی خۆیان بکەن خەسڵەتی دەوڵەتی تورکیا بە درێژایی مێژووا بووە وەکە بڕیاریشەدەن کەمتر حساب بۆ حتا دەوڵەتە گەورەکانەکان مەسەڵەن کە قوبروسیان داگیر کرد خۆ قوبرس ئەندامی ناتۆ بوو خۆشیان ئەندامی ناتۆ بوون داگیریان کردو تا ئێسش لە قوبرسن قوبرسیان قاش کردو کردیانە بەدوولەتەوە لە تێک بۆ تورک نشینەکان لە تێکیش بۆ قوبرس نشینەکان هەتا ئێستا شتیان لەبەرەوەی تورکیا ناتوانێت بیان و بێنێتەوە بڵێ دەوڵەتانی ئیقلیمی فشاریان لەسرم هەیە بۆ ئەوەی مافی کورد نەدەم ئەو بیانوە کەس لی ناخوێنێتەوە لە تورکیا کەس لی ناکڕێ بەڕاستی چکە تورکیا دەوڵەتە موسساتە قدرەتە و ئاسانی هیچ دەوڵەتێکی قلیبی بتوانێت شەڕی پێ بفرۆشێ بە هیچ شێوەیەک ئەمە کۆماری ئیسلامی ئێرانیش دەوڵەتن موسساتیان هەیە باش لە هاوکێشەکان تێگەن تعاملیشیان لەگەڵ ئێمە وەکو هەرێمی کوردستان وەکو فیدراڵ تعاملێکی باشە یەکەمین دەوڵەتە لە ناوچەکە کە بەڕەسمی بەڕێز سەرۆک وەزیرانی هەرێم و بەڕێز سەرۆک هەرێمی داوت کردووە و ئاڵای کوردستانیان لە تارانداناوە لە پێشوازی کردنیا ئەوەیە ینی کۆمارێکی ئیسلامی ئێران کە ئێستا تعاملی ڕسمی لەگەڵ هەرێم بکاوە تەرازوی بازرگانی نێوان ئێمە و کۆماری ئیسلامی ئێران 5 ملیار دلار تێبپەڕێ وە گفتوگوی ڕسمی هەبێ کار بەدەستە باڵەکانیان لە وەزیری ناو دەرەوە بۆ وەزارەتی ناوخۆ بۆ باقی کار بەدەستە گەورەکان بۆ سەفیرەکانیان بەردەوام سەردان بکەن و ئێمەش بەردەوام سەردانی تاران بکەین وەکو یەکێک لەکە پاتەختەکانی نزیکی خۆمان لە ڕووی سیاسی و لە ڕووی دیبلۆماسیەوە هاتوچێ بکەین بۆ تورکیا پێی خۆش نەبێ کورد لە باکووری کوردستان بگا بە مافەکانی بەڕاستی ئێمە هیچ کاردانەوەیکی ناتەبیعیمان لە کۆماری ئیسلامی ئێران تایسە نەبیستوە بەڵێ پەرلەمانتاری یەکێتی داوا دەکات کە بڕیاری ژمارە 37 پەرلەمانی کوردستان ینی بڕیاری ژمارە 37 ساڵی 2023 بخرێتە بواری جێبەجێکردنەوە کە تایبەتە بە وەدەرنانی یا گەڕانەوەی بنکە و بارەگا سەربازیەکانی تورکیا لە خاکی هەرێمی کوردستان دیارە دەرەنجامی شەڕی ناوخۆ ئەو هێزانە هاتوونەتە هەرێمەکەوە یان ئێمە پرسیارەمان هەیە بە هەماشیە ئایا لە کاتێکدا کە هاوپەیمانێکی استراتیژی لە نێوان یەکێتی نیشتیمانی و پارتی دیموکراتی کوردستاندا هەیە ینی ئەو کێشانی ڕابردوو نەماوە بەو شێوەیە کە لە ڕابردوودا بینرا و بەسەرچوو لە هەمان کاتدا ئێستا پرۆسەیەکی ئاشتیش لە باکووری کوردستان هەیە ئایا بوونی یا مانەوەی ئەو بنکە و بارەگا سەربازیانە لە باشووری کوردستانە چەندە بە پێویستزانێت هی هەلومەرجێک بوو نەخوازراو بوو ئێمە بەش بە حاڵی خۆمان دووچاری هەمان کێشە بووین وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان لە منتەقەی ڕانێوەوانە
دەوڵەتی تورکیا داواشی کرد بنکەیەکی سەربازی فراوان بێنەوە بۆ منتەقەیە، بەڵام ئێمە ئەو کاتە بە پەسەندمان نەزانی بەڕاستی. ئێستا تازە ئەو مۆزوعە چۆتە قۆناغێکی ترەوە بەڕاستی، قۆناغی گفتوگۆ و چارەسەر و چارەسەر نەکردنی کێشەکە مەسەلەی ئاشتی هاتۆتە گۆڕێ. بێگومان ئێمە کە ئەڵێن جەنابی ئۆجەلان دەبێ ئازاد بکرێ، ئۆتۆماتیک ئەو فەوجەیە ئەو لیوایە نازام چێ لێوێ دانیشتونە بێ بکشێنەوە لە وڵاتی ئێمە نەمێن و بچنەوە بۆ وڵاتی خۆیان. ینی هیچ پاساوێک نامێنێ بۆمانەوەی فەوجێکی ئاوا، هێزێکی ئاوا، بنکەیەکی ئاوای سەربازی تورکیا لەو منتەقەیە. و من بەش بە حاڵە خۆم پشتگیری ئەو پەرلەمانتارایەکەم و هیوادارم پەرلەمان و حکوومەتی کوردستان بکەونە گفتوگۆ لەگەڵ تورکیا و بە زووترین کات چارەسەرێکیش بۆ ئەو بدۆزنەوە بە کۆتایی پێهێنانی ئەو بنکە سەربازی. کاوە بەگشتی بۆ بەرەو پێشبردننی ئەم پرۆسی ئاشتیە ئەم پەیواژۆی کە ئێستا لە باکووری کوردستان دەستی پێکردووە، چه ئەرکێک یا چ فەرمان دەکەوێتە سەر شانی لایەنە کوردیەکان بەگشتی؟ ینی بەگشتی بەتابەت حکوومەتی هەرێمی کوردستان و پارتە سیاسیەکانی باشووری کوردستان. حکوومەت و پەرلەمان پشتیوانی پرۆسەکەیان کرد و بەڕێز دەوڵەتمەنداری هەرێم لە ئەنقەرە هەم لەگەڵ بەڕێز دەوڵەتمەنداری تورکیا قسەی کرد، هەم چوە بارەگای بەدەپا لەوێ بە جوانی قسەیان کرد و بەڕێز سەلاحەدین دەمرتاش و ئانە زۆر ڕازی بوون لە سەردانەکە و مووقفەکە بە ڕسمی ڕاگەیەنراوە، هەم لە پاتەختی کوردستان ڕاگەیەنرا، هەم لە پاتەختی تورکیا ڕاگەیەنرا هەڵوێستی ڕسمی پشتیوانیکردنی ئەو کارە بەڕاستی. ئەمە جگەلەوەی کە لە یارمەتیدانی پرۆسی ئاشتیشە لەم ساڵی ئەخیرە سەرۆکوەزیرانی هەرێم دەورێکی دیوە و دەورێکی جوانیشی دیوە بەڕاستی. ئەگەر چی هەموو لایەکەزانێک کە ئێمە لە ساڵی 93 وەکو یەکێتی و جەنابی مام جەلال خەلیقین، بەڵام کە هاتە سەر ئەوەی پرۆسەکە بگاتە ئاستێک لە ئاستەکان بەڕسمی دەبوو هەرێمی کوردستان سەرۆک هەرێمی کوردستان قسەی سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان قسەی لەسەر بکە، لە حقیقەتە بەڕێز نێچیروان بارزانی دەورێکی جوامێرانی لەو بارەوە بینوە لە پارەوە تا ئێستا. بەڵێ کاک بەختیار ڕەوشی ڕۆژاوای کوردستان ئێستا چۆن دەبین؟ وەڵا ڕۆژاوای کوردستان من ڕۆژەکەوا بینم دەوڵەتی سووریا و سەرۆکی سووریا تاوانێکی گەورە ئەکا بەرامبەر بە خەڵکەکە. دەوروبەری 100,000 کەسی کوشتووە تا ئێستا. کۆی هەموو سەربازە کوژراوەکان هی هەموو وڵاتانی عەرەبی لە هەموو جەنگەکان بەرامبەر بە ئیسرائیل 100,000 کەس نەبووە لە چلەکانەوە بۆ ئێستا. بە 20,000 کەس جۆلانی ئازادە کرد. 20,000 کەسی شەهید بکردایە جۆلانی ئازادە کرد. 100,000 کەس لە 140 تا 50 سووریای هەر وێران کردەوە. وێران دەوڵەت هەیە لە دنیا 200 تا 250 فڕەکەی سیخۆی و مێک و میراج بەکاربێنە بەرامبەر بە دەوڵەتەکەی ملەتەکەی خۆی. ئەخر بەڕاستی ئەمە یعنی ئینسان بە هەر پێوەرێکی سیاسی لێکی بدەیتەوە ئەمە قابلی قوبوڵ نییە بەڕاستی، بە هیچ شێوەیە قابلی قوبوڵ نییە. بەڵام لەگەڵەوەشان نەڕووخاوە تا ئێستا، ئۆپۆزیسیۆن نەیتوانیوە بڕوخێ و ناتۆ و نەتەوە یەکگرتوەکان و ئەنجومەنی ئاسایشیش نەوەکو لیبیا نەوەکو مەسەر نەوەکو یەمەنیش تەعاملیان لەگەڵ ڕووداوەکان نەکرد. بە بەرچاوی ئەمە وڵاتە گەورانی دنیا 100,000 کەسە کوژرێ سوورێ وێران ئەکرێ، ئەوە خەریکە ئەگاتە 2 ملیۆن و ئینسان ئاوارە ئەبێ. ناتۆ قەرار نادا، ئەنجومەنی ئاسایش قەرار نادا. مەناقشەیەکی کەم مانگی ڕابردوو کرا لەسەر ئەوەی ئۆپۆزیسیۆن چەکدار بکرێ یان نەکرێ، بە تایبەتی زۆرتر فەرەنسا کردی، ئەویش کپ کرایەوە. رووسیا چین بە شێوەیەکی سەرسوڕهێنەر پشتیوانی لە بەشارەکەن، ینی دەوڵەتە گەورەکان ناتوانن قەرار بدەن. ئەخە خۆ ئەمە کارەساتە زەلهێزەکانی دنیا ناتوانن لە ڕووداوێکی تراجیدی کە 100,000 ئینسان بۆ بە قوربانی قەرار بدەن، ناتوانن قەرار بدەن. دەستە پاچە وەستاون لە ئاستی ڕووداوەکە. ئەم دەستە پاچە وەستانە تەمەنی بەشاری درێژ کرد و ئێستا لە پشتی پەردە قسە لەسەر چارەسەر ئەکرێ، چارەسەری سیاسی ئەکرێ. ئیتیلافی سووری جۆرەها ئەتجاهن، هەر ئیسلامیەکان خۆیان جۆرە ئەتجاهن.
قاعدەی تایە جەبهەتە نەسری تایە ئەو وترا جەبهەتە نەسر علاقی بە قاعدە نییە پێرێ ڕابەری جەبهەتە نەسر ئەعلانی کرد ئەعلانی بەیعەتی کرد بۆ زەواهری هەرم جەبهەتە نەسر هەڕەشەی لە کورد لە پێگەی کورد ئەم جەبهەتە نەسرە لەلایەکەوە چەند هزار چەکدارێکی لەم لاولەلا کۆ کردوتەوە لە 1970 خەڵکی سووریە نییە لەولاوە ئیخوانەکان ئەوان بە ئەهوەنتر مقاومەتەکان بەڕاستی ئینسان بە وجدانەوە قسە بکە لەولاوە هێزەکانی تری ئۆپۆزیسیۆن و سەربازە ئازادی خوازەکان ئەفسەرە ئازادی خوازەکان هەن ئێتلافێکی سووری هەیە لەم لاوە ڕۆژئاوای کوردستان هەیە ئێمە بەش بە حاڵی خۆمان جەبهەتە نەسرە ئەگەر ئیعلانی نەکا کە لایەنگری چارەسەری دیموکراسی و ئەڵتەرناتیڤی دیموکراسیە و ئەگەر لەسەر ئەو ڕەوشە سیاسی سەربازیە بەردەوام بێت کە تا ئێستا بەردەوامە ئێمە بە خەتەری ێزانین لەسەر دیموکراسی و بەیعەتکردن بە زەواهری پەیمان تازەکردنەوەیە بۆ ئەوەی کە ئیرهاب بەقوت بکرێت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە 11 سپتەمبەر دووبارە سێبارە چواربارە بکرێتەوە کارەسەتەکان دووبارە بکرێتەوە خوێن ڕشتنی مناڵان دووبارە بکرێتەوە مەکتەبەکان بتەقێنرێ خستەخانەکان بتەقێنرێ سەرچاوەکانی ئەو بتەقێنرێ ژن تەعادای لێ بکرێ بە پاساوی جیهاد و ئەوانە کە تەعادای لێ ئەکرێ ئێستا ئێمە ئەمە بە خەتەرە زانین بەڕاستی و گەورەترین هەڵەی ئیتلافی نیشتیمانی سووری لەوە بینین تا ئێستا جدی نییە لە سەلماندنی مافی دیموکراسی و چارەسەری سیاسی کێشەی کورد کێشەی مەسیحیەکان کێشەی ئیسماعیلیەکان کێشەی دروزیەکان و سەرنجام حتا عەلەویەکانیش هێزە دیموکراتیەکان نازانین چۆن دیموکراتیەکەن ئەوانە بەڕاستی سەیر ئەوەیە حزبی کۆمونیستی و ئەوانەی کە بەخۆیان ئەڵەن چەپی سووری ئەوانە هەمویان دیفاع لە بەشارەکەن جورئەتی قسەکردنیان نییە بە درێژایی مێش و شکستیان خواردووە ئێستا یانەوێن نەک خۆیان ڕاست بکەنەوە یانێ شکست بە ڕاپەڕینیش بێنن ئەمانە ئێمە لێرەوە کورد لە ڕۆژاوای کوردستان حەقی خۆیەتی ڕاپەڕیوە حەقی خۆیەتی بە هەر سیاسەتێکی گونجاو ڕۆژاوای کوردستان بپارێزرێ ئیدارە بکرێ و نەهێڕن هیچ هێزێک بتوانێت دەستی تێوەردان من بەش بە حاڵە خۆم نەک لەگەڵ ئەوە نیم جەبهەتە نەسرە وەکو جەبهەیەکی ترسناکی چەکدار بێت لەگەڵ ئەوە نیم حتا جێشی حۆر حتا ئەخوانەکان هیچ چەکدارێکی دەرەوەی ڕۆژئاوای کوردستان نابێت ڕێگەیان بدەن بێتە ڕۆژئاوای کوردستان چونکە گرنتی هاتنیان نییە گرنتی هاتن سیاسەتە ڕێککەوتنە سەلماندنی مافە تۆ گرنتیت نەبێت چۆنە یێڵیت ئەم هێزانە بێنە ناو قەڵاکەت ناکرێ ئەمانە وەکو ئەسپی تەروادەیان لێ لە مستەقبەلە بەڕاستی نابێت بە هیچ شێوەیەک ڕێگەیان بدرێ چوونیشیان بۆ سەریکانی زمانی پیلانێکی خەتەرناک بوو ئەوە دەست خۆش بۆ ئەو پێشمەرگانەی کە نەیان هێشت سەریکانی بگرن بەڕاستی ئەبێ سەریکانی و هەموو کانیەکانی عەقڵ و مەنتق و مەسەلە نەتەواییەکان و مەسەلە دیموکراسیەکانی ڕۆژاوای کوردستان ئێبێ بپارێزرێ ئەمە حتا ئەو کاتەی کە وەکو باشووری کوردستان لە چوارچێوەی گفتوگۆیەکی سیاسی ڕسمی دانپێنرا و بە پشتیوانی نێونەتەوەی مافەکانی گەلی ئێمە لەوێسە بەڵام بەداخەوە من ئەم قسێژ بکەم بەداخەوە تا ئێستا کورد لەوێ یەک هەڵوێست نییە یەک ئاراستە نییە کێشە دروست ئەکرێ و مەترسی هەیە ئێستا نیگەرانیش هەیە ئێمە بەش بە حاڵی خۆمانەوەکو یەکێتی نیشتیمانی کوردستان بەڕوونی ئەیڵین کە ڕۆژئاوای کوردستان بە بەشێک لە باکووری کوردستان نازانین بە بەشێکیشی لە باشووری کوردستان نازانین ئەمە یەک دوو هێزەکانی ڕۆژئاوای کوردستان بە پاشکۆی هیچ هێزیەکی هیچ بەشێکی کوردستانیش نازانین ئەمە پێمان وایە ئەو بەشە لێی گەڕێن خۆی چارەنووسی خۆی دیاریکە مافی خۆی بەدی بێنێ و دوای ئەوە خۆیان بڕیار بدەن کە دۆستایەتی چلایەکەکەن و چلایەک ناکەن ئێمە چه حەقێکمان هەیە یەکێتی یا پارتی لەم وڵاتە یا حزبێکی تر لەو لاشەوە پەکەکە چه حەقێکی هەیە لایەکی تر چه حەقێکی هەیە سیاسەتی خۆیان بسەبێنن بەسەر ئەمانە لێیان گەڕێنەوەن ئازاد بن بۆ خۆیان ئەمە یەک دوو هێزەکانی ڕۆژئاوای کوردستان زۆرن بەڕاستی وەکو پێویستیش نەیان توانیوە نیوەی کێشەکانیشان چارەسەرکەن جاران ئەنجومەنێکی نیشتیمانیان پێکێنە لە قامشت و دڵخۆشکەرە بوو هاتن لە هەولێر ڕێکوتنیان کرد دڵخۆشکەرە بوو ئێمە دەورمان هەبوو لە هەموو ئەوانە و
وەکو یەکێتی پشتیوانی هەمووانەمان کرد بەڵام تا ئێستا هەوڵ هەست ئەەکەین و زانیاریەکانی ئێمە وایە کە خەریکە قڵیشەکان زیادە بێ لە نەبێنیانە خەریکی جاران یەک هێزی چەکدار هەبوو هی پەیەدە بوو هێزی گەلی ئەوێ بوو ئێمە پێمان خۆش بوو جیاوازیش بین لەگەڵیان ئێمە پێمان خۆشە یەک سەرچاوی هێزی وڵات پارێز هەبێ لەوێ بەڵام ئێستا خەریکە وردە لێرە و لەوێ هێزی تریش دروستە بێت دامی تریش هەیە ئەمە نیگەرانمانە کە بەڕاستی بەڵام یەکینەکانی پاراستنی گەل ینی یەپەگە هەیە کە لەژێر چەتری دەستەی باڵای کوردایە بە هەمان شێوە لە ناو دەستەی باڵای کووردا هەموو پارتولانەکانیش جێدەگرن زۆر جار یا با بڵێن داوا لە هەموو پارتولانەکانیش کراوە کە هێزەکانی خۆیان بێنە ناو یەپەگەوە ئێستا هەندێک لە هێزەکان لەسەریکانی شەڕیان کرد پارتی پێشکەوتی کورد شەڕی کرد پارتی چەپی کورد شەڕی کرد لەوێ شەیدیشیاندا لەوێ ئەمە خەریکە بە پراکتیک بە عملی ئەمە ڕوئەیە وەڵام هێشتا لەگەڵەوەشا لە ئاستی پێویستیە و مەترسی هەیە بەداخەوە مەترسی هەیە بڵێ زۆر جار تۆمەتیەوە دەخرێتە پاڵ پێدا کە لەسەر هێڵی سیاسەتی حکوومەتی سووریا بە شارەسەد دەڕۆنیان لەسەر ئەو هێڵە سیاست دەکەن ئێوە دەڵێن چی ئەسڵ ئەساسی نییە ئێمەش وامان کرد ئێمەش لە کوردستانی عێراق دەوڵەتی عێراق شایەوە ناچون شەڕی دەوڵەتی عێراق بکەین بۆ خۆمان کوردستانی خۆمامان پاراست ئێمەش ئەمان کرد هەواڵانی پارتیش وایان کرد هەموو حزبەکانی تروایان کرد خوا ئەو کاتێ ئێمە بەکری گیراوی سەدام نەبووین لە کۆڵمان بووبەوە بۆچی نەمانە و ڕوژان بۆچی بیورژێنین لە خۆمان ئیداری خۆمان کرد خۆمان برد بەڕێوە من بە هیچ شێوەیەک ئەو تومەتە ناسەلمێنم کە ئەوانە لە خزمەتی بەشار بن یا ئەوە بن وە زۆریش ناخایێنێ ئەم پرۆپاگاندانە بە درۆ ئەکەونەوە بەڕاستی بەڵێ سەبارەت بە باشووری کوردستان بە کاندیدکردنەوەی بەڕێز مەسعود بارزانی بۆ سەرۆکی هەرێمی کوردستان دیارە جەنابیشتان ئاگادارن لەلایەن ئۆپۆزیسیۆنەوە ڕەت کراوەتەوە بە بۆچوونیەوە ئەم ڕەتکردنەوەی ئۆپۆزیسیۆن نابێتە لەم پەرێک لە بەردەم ئەو پرۆسێدا جارێ ئۆپۆزیسیۆن خۆیان ئازادن هیچ کێشێکمان نییە لەوەی ڕەت ئەکەنەوە ڕەت ناکەنەوە بەڵام ئۆپۆزیسیۆن تا ئێستا خۆیان کاندیدیان نییە یعنی ناکرێتەوە کێشەیەکی قانونی ڕەتکەیتەوە بەبێەوەی ئەڵتەرنەتیڤ دەبێت بەبووی بەدیلە دەبێت هیچ بەدیلیان نییە ئەمە یەک ئێمە وەکو یەکێتی و پارتی چون بۆ لایەن گفتوگۆمان کرد وتمان بابە چەند ئەگەرێک هەیە بۆ چۆنێتی چارەسەرکردنی ئەم کێشە یاساییە وەرن با هاوکاری یەکتر بکەین پرسی دەستور پرسی هەموو ئەو کێشانەی ڕەهەندی نیشتیمانیان هەیە بە پرسی جەنابی سەرۆکی هەرێمی شۆوەرن با گفتوگۆ بکەین چارەسەریکەین لەسەر هەمویان خانە بە خانە ڕێک بکەوین ئامادەین ئێمە ڕێککەوین وایان جوابداینەوتیان دراسی یەکەین جوابتان نەدەینەوە لە ڕاستی ئێمە کە لەگەڵ کۆمەڵ و یەکگرتوهاتی نەدەرەوە لە کۆبوونەکان هەستمان کرد جەوی کۆبوونەکان ئیجابیە و وامان چاڕوانە کرد بڕیاری ئیجابیش بدرێ کە لەگەڵ جەنابی کاگنەشورانیش دانیشتین ئێمە بەڕاستی زۆر نیگەرانی قوڵمان لێ نەبینی بڵێن وڵا زۆر نیگەرانی قوڵ بوو بەڵام وتی تا ڕاوێژ نەکەم لەگەڵ هەواڵەکانم ناتوانم بڕیار بدەم پرسیاری هەبوو لەسەر هەموو شتەکان دوایی ڕەفزیان کرد ئێمە هیچ قسەیەکمان نییە بەش بە حاڵی خۆمان ڕەفزیان کرد بەڵام ئێمە وەکو یەکێتی و پارتی چی ئەمە مۆزوعی سەرێکیە ئێمە وەکو یەکێتی پارتی ئێستا لە هاوپەیمانی ستراتیجین هاوپەیمانی ستراتیجی التزاماتی تایە سەبارەت بە پۆستی سیادی لە عێراق و لە کوردستان ئێمە سەرۆکۆمار بەر یەکێتی کەوتووە سەرۆکی هەرێم بەر پارتی کەوتووە بەرامبەر بە یەکن ئەم دوو مەوزوعە سەرۆک کۆماری عێراق ساڵێکی ماوە هەڵبژاردن بکرێتەوە بۆ پەرلەمانی عێراق و دوایی لە ناو پەرلەمانی عێراقا سەرۆکۆمار هەڵبژێرێتەوە سەرۆکی هەرێم 28 وادەکەی تەواوە بێ 28 ئێستا 4 مانگی ماوە یعنی 8 مانگ لە دوای 28 سەرۆکۆماری عێراقی مێنێ ئێمە ئەبێ سەرۆکی هەرێم هەڵبژێرین ئەو کاتە ئێمە بەش بە حاڵی خۆمان کاندیدمان نییە و ئیتفاقی ستراتیژیشمان هەیە هەواڵانی پارتی ئازادن کی هەڵبژێرن ئێمەش ئازادین کی هەڵبژێرین خوا نەکردە جەنابی مام جەلال خوا نەکردە نەیتوانیەوە بەهۆی سەحەتی بەهۆی هەر هۆیەکەوە بێ بچێ ئەو کە مێژوویە درێژە پێ بدات لە ساڵی ئایندەشا ئێمە سەرپشکین تێدا ئەنین بۆ سەرۆکۆمار وە گرنتیمان وەرگردووە لە پارتی هاوپەیمانمان قابلی قوبوڵ نییە ئێبووم بۆ ئێمە
دەستکاری بکرێ و هەر کەسێکی شەڵ بژێرین پاتی نابێ دژی بێ. ئێستا سنووری بڕیاری ئێمە لەوێتەوە بێ، سنووری مافی ئێمە لەوەیتەوە بێ کە سنووری بڕیار و مافی پارتی هاوپەیمانمان دەست پێەکە. ئەوان جەنابی کاک مەسعود هەڵەبژێرنەوە. ئێمە ناتوانین بڵێن هەڵی نەبژێرنەوە. ئەبێ بیر لەوە بکەینەوە ئەم هەڵبژاردنە ڕێگە قانونیەکانی چین پسپۆرەکان ئەم ڕێگە قانونی بدۆزنەوە. ئەوەنی ئێمە بیستمانە ڕێگەی قانونی ئەدۆزرێتەوە بۆ حاڵەتی ئەوە. برادرانی پارتی بزانە بۆ مێژوو پێتانەڵێمە ئەو زۆر گرنگە لای من. یەکەم برادرانی پارتی پیان خۆش بوو هەڵبژارنی پەرلەمان و ئەنجومەنی پارێزگاکان بە یەکەوە بێ ئەمە پێمان باش نەبوو. ئێستا بە یەکەوە بڕیارمان لێداوە. ئەمە یەک بۆ وادەی هەڵبژاردنەکە بڕێوارمان لێداوە لە مانجینەوە بێ. برادرانی پارتی پێیان خۆش بوو ڕەشنووسی دەستور پرۆژەی دەستور بخرێتە ڕاپرسیەوە کە خرایە ڕاپرسیەوە ئۆتۆماتیک مەسەلەی سەرۆکی هەرێمیشی لەگەڵاتەوە بێ و ئەو کاتە جەنابی کاک مەسعودیش ئەتوانێت خۆیان بژێرێتەوە. ئێمە ئەمەشمان قبوڵ نەکردەوە کویەتی نیشتیمانی کوردستان و تومانە بە سازانی نیشتیمانی و بە گفتوگۆ لەگەڵ هەموو ئۆپۆزیسیۆن ئەبێ ڕێگە چارەسەر بدۆزینەوە و ئەبێت دەستوری تەوافقی نیشتیمانی و گەلپەسەند بێ. ئێمە هەموو ئەمانە سیاسەتی خۆمان هەبووە پارتی پێی خۆش بووە بە لیستی هاوبەش دابەزین وەکو جاران ئەوەشمان ڕاست نەبوو بۆ ئەم هەڵبژاردنە پێمان وا بوو ئەبێ گۆڕانکاری بێت بەسەر هەموو شتەکانە. ئێستا یەکێتی بە لیستی سەر بە خۆ دابەزێ. ئەمێنێتە سەرۆکی هەرێم ئەوانەی کە کردمان و وتمان لە دەسەڵاتمان نبوو. ئەوانەی ئێستا ئەوەی کە جەنابی بارزانی هەڵەبژێرێتەوە وەکو کاندیدی پارتی هاوپەیمانی ئەمە لە دەسەڵاتی ئێمەنی ئەمە لە دەسەڵاتی پارتیایە. ئەگەر قانون ئەمە هەر بە مطلقی ڕەفزەکە با ئەوە محکەمەی دەستوری هەیە قانون هەیە با قسەی لێ بکە. ئەگەر قانون ڕێگەی ئێدا ئێمە بەش بە حاڵی خۆمان احترامی بڕیاری هاوپەیمانەکەمان نەگرین بەڕاستی. بەڵام دەنگۆی ئەوە هەیە کە بنکەی جەماوەری یەکێتی نیشتیمانی کوردستان بەمە ڕازی نیە. ئەزانی بنکەی جەماوەری یەکێتی نیشتیمانی کوردستان حەقی خۆیەتی مناقشەی شتەکانەکە. ئێمە هیچ قسەیەکمان لە مۆزوعە نییە و چەندین مانگە ئەم مناقشانە لە بینی ئێمە هەیە. بەڵام بنکەی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەبێ پێش ئەوەی هەمووی وانە طبعاً ئەوانەی وا بیرەکەنەوە لە یەکێتی نیشتیمانی کوردستان طبعاً لە پەرۆشی و دڵسۆزیانەوە بۆ چارەنووسی یەکێتی و لە تەجروبەکانەوە ئەم قسەیەکەن و لە هەتا ڕادەیەکیش کاریگەری ڕاگەیاندنی ئۆپۆزیسیۆن و فەیسبووکەکان و ئەم ململایانەی کە دروست بووە لە تەکنیکی نوێی ڕاگەیاندنە ئەمانە هەموو کاریگەری هەیە. بەڵام ئەگەر لە دوانەتیجا زۆرینەی قەواعیدی ئێمە ئەو قەرارە ئەدا ئەبێ پێشە مشتە قەرار بدەن هاوپەیمانی نیشتیمانی هەڵبۆش ئەوپەیمانی ستراتیجی هەڵبۆشێنەوە لە بینی ئەمە پارتی و ئەنجامەکانی هەڵوەشانەوەی هاوپەیمانی ستراتیجی ئەبێ قبول بکەین باجەگەیشی ئەبێ بین. هاوپەیمانی هەڵوەشانەوە تەنها ئەوە ناگرێتەوە ئێمە سەرۆکی هەرێممان قبولەیە قبولمانی هاوپەیمانی هەڵوەشانەوە پەرلەمان ئەگرێتەوە حکوومەت ئەگرێتەوە اتفاقاتی سیاسی ئەگرێتەوە محافظات ئەگرێتەوە ئەنجومەنی محافظات ئەگرێتەوە ڕێکخراوە دیموکراتەکان ئەگرێتەوە سیاستمان لە ئەقلیم ئەگرێتەوە سیاستمان لە سیاستی نێونەتەوەی ئەگرێتەوە لە هەمووی ئەگرێتەوە. ئەبێ ئەو بڕیارە بدا یەکێتی نیشتیمانی کوردستان ئەو کاتی ئێمەش بە بێگومان بە نوعێکی تربی لە شتەکەکەینەوە و ئێمە مەکتەبی سیاسی بڕیاری وای نەداوە ڕێککەوتنامەی ستراتیجی هەڵوەشێنەوە. دوا کۆبوونەوەی ئەنجومەنی سەرکردایەتی یەکێتی پاراستن و پەرەپێدانی ڕێککەوتنامەی ستراتیجی بڕیار لێداوە. سێمین کۆنگرەی یەکێتیش 2 ساڵ و نیو لەومەبەر پاراستن و پەرەپێدانی ڕێککەوتنامەی ستراتیجی بڕیار لێداوە. راپۆرتی سکرتێری گشتی کە جەنابی مام جەلالەوە لە کۆنگرە خوێندوێتەوە دیسانەوە جەخت لەسەر پاراستن و پەرەپێدانی ڕێککەوتنامی ستراتیجی کاتەوە. ئێمە ئەگەر بە حزبایەتی قسە بکەین ئەنجومەنی سەرکردایەتی و مەکتەبی سیاسیش بۆیان نییە ڕێککەوتنامەی ستراتیجی هەڵوەشێنەوە چونکە کۆنگرە بڕیاری داوە. دەوترێت مەکتەب سیاسی یەکێتی پشت دەکاتە ڕێککەوتنامەی دەباشان ئەمە تا چەندی ڕاست نییە ئەسڵ ئەساسی نیە و قسەی بەڕاستی هەر لایەک ئەم قسەیە بکە بێگومان بۆ ئەوەیەتی کە ڕێککەوتنامەی دەباشان جێبەجێ نەکەین هەر لایەک بیکە من ناوی هیچ لایەک نایێنم. ئێمە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان بە زمانی سیاسی ڕۆشن بە هاواڵانی پارتیمان و تۆ ئێمە پابەندی ئەو لێک تێگەیشتین کە لە دەباشان لە بینی ئێمە گۆڕانەکراوە
و ئاخر دانیشتن کە من و برای بەڕێزم فازڵ میران چوونە لای بەڕێز کاک نەشتوان مستەفا لەوێ پێم لە بەرچاوی کاک فازڵ پێوتم کاک نەشتوانی ئێمە بە پارتیمان وتووە پابەندی لێکتێگەیشتنەکە یا ڕێککەوتنەکەی دەباشانین ئێمە بەڵام ئێمە لەگەڵ ئێوە دژی پارتی دەستور ناخینە ڕاپرسیەوە لەگەڵ پارتیش دژی ئێوە مەعارەزە دەستور ناخینە ڕاپرسیەوە بە وازحی لە کۆبوونەکە پێم وت. بەڵێ چوارەمین کۆنگرەی یەکێتی نیشتیمانی کوردستان کە لە مانگی دەدا قەولە ببەسرێ لەو وادەیەدا دەبەسرێت کە دەستنیشان کراوە وەڵای ئەمە شتێک پەیوەندی بە تەندروستی جەنابی مام جەلالیشەوە هەیە بەڕاستی هیوادارین تەندروستی باش بێەوە ئێمە پابەندیمەوەی لە وادی خۆیان کۆنگرەکە ببەسترێت لە وادی خۆیان ببەسترێت هیچ کێشەیەکیشمان نیە ئێمە یەکێتی نیشتیمانی کوردستان ئێستا لە ڕووی سایکۆلۆجیەوە لە ڕووی سیاسیەوە لە ڕووی ئۆرگانەکانی حیزبیەوە باشتر لە سیایمین کۆنگرە ئامادەی بەستنی چوارەمین کۆنگرێ و هەموو ئەو فاڵانەی ئەیانگرت بۆ یەکێتی کە ئەگەر مامجلان نەخۆشیەکی لەم جۆرە بکەوێ وەخوا نەکردا ئەگەر کۆچی دوایی بکە یەکێتی هەڵەوەشێتەوە بەعکسەوە یەکێتی یەکگرتووترە ئێستا و ئەو هێزانەی کە فاڵیان بۆ ئێمە ئەگرتەوە ئەو هێزانە خۆیان حاڵیان لە حاڵی یەکێتی خراپترە ئێستا ئەوە بزوتنوی گۆڕان کێشەی هەیە کە ئێمە خۆمان ئاواتە خوازین کێشەکانیان چارەسەرکەن ئیسلامیەکان 2 ساڵە خەریکی گفتوگۆن لیستێکی هاوبەش لە بینی خۆیان دروستکەن نەیانتوانیوە بۆ هەڵبژاردن هەندێک لایەنی ئیسلامی لای ئیسلامی هەیە کە نزیک کەوتۆتەوە لە جیابوونەوە هەل لە جیابوونەوەی تەواو نزیک کەوتۆتەوە لەبەرەوە ئێمە بەس بە حاڵی خۆمان کۆنگرە کێشەیەکی گەورەی بۆ ئێمە نابێ ڕەنگە تەنها تەندروستی مام جەلال کێشەیەکی گەورە بۆ بێ ئێمە بۆ ئەوەی کاتی کۆنگرەکە چۆن قەراری ئێوە بیرتان لەوە نەکردێتەوە کە لەگەڵ لایەنە چەپەکاندا بە لیستێک بەشداری هەڵبژاردنەکان کام چپ بەگشتی چەپانی لە کوردستان هەن ئاخە کامە چەپی کام ڕاست ئێمە خۆمان بە چەپ ئەزانین ئێمە سوسیال دیموکرات بە چەپی ڕاستەکانی کوردستان ئەزانین هەرچی ڕاست لەم کوردستانی ئێمە چەپین هەرچی بەرنامە و ئایدۆلۆژیۆت و فەلسەفەی وەکو فەلسەفەی ئێمە نەبێ لە خوار ئێمەوە ئیبینین وەکو چەپ بەڵام چەپێک هەیە کە خۆی بە چەپی چەپەکان ئەزانێ ئەمەیان بەنسبەت ئێمەوە جارێ هەلومەرج پێ نەگەیشتووە لەگەڵ ئەوانە ڕێکەوەین ئەگینا ئەگەر مەسەلە بەدیهێنانی دیموکراسی پێوەری بێ بۆ چەپ ئێمە بەدیهێنەری دیموکراسین زۆرتر لە هەموو لایەنەکانی تر ئەگەر مافی ژن پێوەر بێ لە قۆناغی دیموکراسیە حزبی ئێمە زۆرترین ژناتۆتە سەرکردایەتی و ئێستا پەرلەمانی کوردستان لە 130 ئەندام پەرلەمانی کوردستان ژنە ئەمە بۆ سەرەتای قۆناغی دیموکراسی و بۆ دیموکراسی لە قۆناغی گوزەرە ئەمە سەرکەوتێکی گەورەیە ئەگەر ئەرکی چەپ خەبات بێ بۆ ئەوەی سیستەمێکی سکولار بێتە دی ئەوە ئێمە هیچ هێزێک بەقەد ئێمە خەبات ناکە بووە سیستەمێکی سکولار ئەگەر باری کەسێتی بە نسبەت ژنەوە گۆڕینی مهم بێ یەکێتی نیشتیمانی کوردستان ئاڵە هەڵگەری باری کەسێتی ژن بووە بۆ مافەکانی دیموکراسی کۆمەڵایەتی ژن ئەگەر خەباتی سندیکایی و دیموکراسی و کرێکاران و ئەوانە پێوەر بێ بۆ مەسلەی چەپ بۆ مەسلەی دیموکراسی یەکێتی نیشتیمانی کوردستان پرۆژەی یاسایی کاری لە پەرلەمانی کوردستان تێپەڕان و سەلماندی نەک کرێکاری ڕسمی کرێکاری غەیرە ڕسمیش دەستەبەری ژیانی کراوە ئەم ئەرکانە لە قۆناغی دیموکراسی ئەمە ئەرکی چەپە ئەگەر ئەرکە دیموکراسیەکانی چەپ لە یەکەمین بەرنامەی سیاسی مارکس بخوێنیتەوە هەر ئەمانەی وتۆ کە ئێمە بەزیادەوە کردومانە ئەگەر ئەرکە دیموکراسیەکانی چەپ لە قۆناغی دیموکراسی لە سیاسەتی لیلین بخوێنیتەوە ئێمە هەروامان کردووە ئینجلیسی سەروا بووە باقی حزب چەپەکانی دنیا شەر ئەمە ئەرکیانە لە قۆناغی دیموکراسی کە ئێمە جێبەجێمان کردووە باقی چەپەکان بەڕاستی ئێمە هیوادارین ئەوان پابەندی دیموکراسی بن زمینەیەک خۆشە بێ کە ئێمە بتوانین ڕێککەوتین لەگەڵیان سەبارەت بە مەڵەتی پارتە سیاسیەکان دیارە وەکو پەیوەندی و با بڵێن نێوانتان لەگەڵ پارتی چارەسەری دیموکراتی کوردستان پەچە دەکەدا هەیە پەچەکە لە مانگی ئابی ساڵی 2011ەوە داوای مۆڵەتی فەرمی کردووە لە حکوومەتی هەرێمی کوردستان ولی تا ئێستا مۆڵەتی فەرمی پێ نەدراوە ئەمە لەگەڵەوەی کە لە دوای ئەو داواکردنی مۆڵەتەوەیان بە چەند حیزبێکی تری سیاسی یا ڕێخستنی تری سیاسی مۆڵەت دراوە ئەمە لە کاتێکدا بە هەمان شێوە لە کەرکووک و ئیجازەی ڕسمیان هەیە مۆڵەتی ڕسمیان و بنکەی ڕسمیان هەیە لە سلەیمانی ڕۆژنامەیان با بڵێن گۆڤاری ڕۆژی وڵات ئۆرگانی ڕسمیان دەرەچێ
هۆی چی تا ئێسا مۆڵەتی فەرمی نەدراوە بە پارتی چارەسەری کورێ لە مەسلحەتیانە ڕۆژنامەیان هەیە تەلەڤیزیۆنیان هەیە ڕۆدیۆیان هەیە چالاکن خۆپشاندانەکەن قسە ئەەکەن بەیان دەرەکەن بەبێ ئەوەی هیچ پابندێکی یاساییان لەسەر بێ ئەگەر مڵەتیان دەرێ بێ قوانینی یاسایی کوردستان جێبەجێ بکەنەوە کاتە ڕەنگە هەندێک شت هەر بۆیان نەکرێ بیکەن بەڵام زۆر لەگەڵەوەشا من پشتیوانی یەکەم کە ئیتر ئەوە بکەوینە گفتوگویەکی جدی بۆی بزانین مافی یاساییوانش بدەین بەڵام زۆر جار کۆسپوتەگەران بۆ دروست دەکرێت لەبەر کار و خەباتیانە نەزانم لە سلەیمانی من لێرە ئەژم هیچ کۆسپوتەگەریان بۆ دروست نەکراوە بەڵێ سەبارەت بە ڕەوشی ڕۆژهەڵاتی کوردستان تەنها پرسیار ینی ڕەوشی سێدارە لە ڕۆژهەڵاتی کوردستان دەبینی ئێران بەگشتی بە تایبەت ڕۆژهەڵاتی کوردستان ڕۆژانە لە پەرەسەندندایە زەخت و گوشارەکانی کۆماری ئیسلامیش لەسەر خەڵکی ڕۆژهەڵات ڕۆژانە زیاتر دەبێت دەبیستین گرتن و ڕاوەدونان تۆقااندن هەیە ئێوە لە چوارچێوەدا چۆن دەفکرن چی دەڵێن ئێمە لەگەڵ ئەوەین کە بڕیاری لە سێدارەدان لە تەواوی دنیا نەمێنە بەڕاستی و جەنابی مام جەلال لە سێدارەدانی سەدامی مۆر نەکرد لەبەرەوە ئێمە هەر تێکۆشەرێک کورد بێ یا هەر تێکۆشەرێکی ئازادی و قاس بڕیاری لە سێدارەدانی بدرێ ئێمە ئازادی پێوە چێژین بەڕاستی و هیوادارین لە تەواوی دنیا بڕیاری لە سێدارەدان نەمێنێت پرۆژەی کۆمیتەی دۆزی کورد لە ڕێکخراوی ئینتەرناسیۆناڵ بۆ ڕەوشی کورچیە بە تایبەتی بۆ باکووری کوردستان دیارە سەرتاش بە کورتی ئاماژەیەکتان پێکرد جەنابتان وەکسەرۆکی ئەو کۆمیتەیە هەڵبژێردراون ینی بە پرسیار ئەوەیە پرۆژەی کۆمیتەی دۆزی کورد لە ڕێکخراوی ئینتەرناسیۆناڵ چێ لە داهاتوودا ئەو کۆمیتەی تر مەسئولیەتێکی کە ڕەوشی سیاسی و کێشەکان ڕووداوەکان لە هەموو بەشەکانی کوردستان بگەێنێتە سەرۆک و سکرتارەتی سۆسیالست ئینتەرناسیۆناڵ و لە کۆنگرەکانە دیفاع لە مافی دیموکراسی بەشەکانی کوردستان بکە و بێگومان هەوڵ بدا کە سۆسیالست ئینتەرناسیۆناڵ و هەموو حیزبەکان پشتیوانیکی فراوانتر تۆکمەتر ڕۆشنتر لە بەدیهێنانی مافە دیموکراسیەکانی بەشەکانی کوردستان بکە ئەم کۆمیتەیە ئیشی ئەوەیە کە بیر و باوەڕ ڕوودا و سیاست پێشنیار پرۆژە هەرچی پێویست بێ بۆ چۆنێتی بەدیهێنانی مافە دیموکراسیەکان لە چوارچێوەی سیاسەتی سۆسیالست ئینتەرناسیۆناڵە ئەم کۆمیتەیە وەکو باقی کۆمیتەکانی ئەمریکای لاتین و ئەفریقیا و ئاسیا و ناوچەکانی تر ئەبێ ئەکتیڤ بێ بەڕاستی چالاک بێت بەڵێ دوایین پرسیارمان کورد بەگشتی گەلی کورد بەگشتی مەراقی بیستنی تەندروستی بەڕێز سەر و کۆماری عێراق مام جەلال دەکات ئێستا ڕۆژی تەندروستی لە چدایە و لە هەموو هەفتەیەک لە بەرەو باش بوونایە سێ ڕۆژ لەمەوە بە خانمی یەکەمی عێراق بەڕێز هێرۆخان لەگەڵ یا قسەی کردبوو کە چوو بوو بۆ خانەقین جوابی دابەوە ئاواتی سەرکەوتنی دیموکراسی هەڵبژاردنەکەی لە گەرمیان و خانەقین خواست بوو بۆ لەناو پارێزگەیتیاە بێگومان ئەم نەخۆشیەکی ئاسان نەبوو جارێ پێش هەموو شتێک هەموو نەتەوەی کورد و هەموو ئەو کەسانی مام جەلالان خۆشەوێ من دڵخۆشیانەکەم کە بڵم مام جەلال لە قۆناغێکی سەخت لە نەخۆشی ڕزگاری بووە ئەمەنێتە سەر ئەوەی وا چاک بێتەوە بە خۆشی بگەڕێتەوە ناومان ئەمەیان بڕیاری پزیشکەکانە بەڕاستی بە ئارزوی ئێمە بێ ئەم شەو شاری تیارێ بێ بگەڕێتەوە و هەموو کورد بچین بە پیرەوە بەڵام بە ئارزوی ئێمەنی ئەمە مەسلەیەکی پزیشکیە و عیلاقی بە حاڵەتی فسیۆلۆجی حساسی جستەی مام جەلالەوە هەیە ئللا ئەبێ پزیشک قراری کردیەوە دو پرسیارم بەڵام پرسیارێکی دیکەی گرنگ دیسان بە خیاڵم داهات سەبارەت بە کۆنگرەی نەتەوەی کورددا بڵێن کە دەمێکە لە پرۆژەدا هەیە دەمێکە باسی لەسەر دەکرێت و دیدار و کۆبوونەوەی بۆ کراوە کە کورد با بڵین پارتولانە کوردەکان بەگشتی هەتا ڕۆشنبیرانی کوردیش باز دەکرێت کە لەژێر چەترێکی نەتەوەیدا ینی کۆنگرێکی نەتەوەی کوردستان پێک بێن ئایا ئێستا وەختی نەهاتوو یاخود بەڕاستی درەنگیش نییە کە لەم قۆناغەدا کە سەرەتا ئاماژەشتان پێکرد ڕۆژهەڵاتی ناوین بە گۆڕانکاریکی مەزنتا دەگوزارێت کوردستان بە تایبەتی یانی سا وەختیەوە نەهاتووە وڵی لە پارەوە ئێمە بەجددی ئێمە پارتی کەوتی نەکار کە کۆنگرەیەک بە ناوی کۆنگرەی هاوکاری دیموکراسی لە پارچەکانی کوردستان پێک بێ بەڵام بەداخەوە هەموو جارێک ڕووداوێکی ناخۆش چاڕوان نەکراو دێتە پێشەوە ئەمە هەڵا پەسێرێ ئێستاش ئەم گفتوگوۆیی کە
لە باکووری کوردستانێکرێ تەسەورم وایە باش یارمەتی دەرمانە هەموو لایەکان بە جدی بیری لێ بکەینەوە لە کۆتایی ئەم ساڵە بتوانین ئەو کۆنگرێ ببەستین ئەبێ بە چەترێکی باشتر بۆ مافە دیموکراسیەکان و بە سیاسەتی عقلانیکردنی سیاسەتی کورد لە بەشەکانی کوردستان. بەڵێ بەڕێز کاک مەلا بەختیار لە پرساوی دەستەی کارژێری مەکتەب سیاسیەکی یەتی نیشتیمانی کوردستان سپاس بۆم دەرفەتە. زۆر سپاس. بەڵێ بینەرانی هێژە تا بەرنمەیەکی دیکە واتە تا بەرنمەیەکی تایبەتی دیکە لە شاد و خۆشی دەب. سپاس زۆر سپاس دەست خۆش زۆر سپاس دەست خۆش.